الحمد لله رب العالمين وصلى الله وسلم على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين. خۆشەویستان و بەڕێزانم لە هەر شوێنێکدا بینەرمان لە کەناڵی ئاسمانی کەرکووکەوە و هەروەها لە تۆڕە کۆمەڵایەتیەکانەوە کەرکووک سەتەلایت چەناڵ و کەرکووک FM ڕاستەوخۆ لە کەناڵی ئاسمانی کەرکووکەوە دەبینە میوانتان لە مانگی پیرۆزی ڕەمەزان لە بەرنامەی لەگەڵ ڕۆژوان. خوای گەورە طاعەت و عیبادەتی هەموو لایەکمان قبول بکا و خوای گەورە ڕۆژی ڕۆژوانمان قبول بکا، طاعەتمان، نوێژمان، زەکاتمان، سەدەقاتمان، خێرکردنمان، قورئان خوێندنمان، هەموو کارە چاکەکانمان لێ قبول بکا و خوای گەورە شیفای نەخۆشەکانمان بدا و لە دەرد و بەڵا و موسیبەت هەموو لایەکمان پارێزراو بکا، خاکمان، وڵاتمان، نیشتیمانمان بە دوور کا لە دەرد و بەڵا و موسیبەت، لە قاتی، لە نەهامەتی، لە نەبوونی. خوای گەورە ئەمن و ئەمانمان بۆ بگەڕێنێتەوە و لە بەهەشتە پان و بەرینەکەی خۆی بێبەشمان نەکات. ئازیزانم، تەوەر و بابەتی ئەمڕۆمان باس لەوەیە ئەو کاتانەی کە ئینسان نزا و پاڕانەوە بکە کە خوای گەورە قبول یەکات. چ کاتێک ئینسان دوعا بکە، چ ڕۆژێک یاخود چ مانگێ یاخود چ ساڵێک بۆ ئەوەی ئێمە بایەخ بە کاتەکان و بە ڕۆژەکان و بە وەختەکان بدەین بۆ ئەوەی نزا و دوعا و پاڕانەوەکانمان بکەین. بەرنامەکەمان ڕاستەوخۆیە، جەنابتان دەتوانن لەو ژمارانەی کە لەسەر شاشەن دەتوانن پەیوەندی بکەن، هەر پرسیار و بۆچوونێکتان هەیە لە خزمەتتانین. کاتێک ئینسان دوعا و نزا و پاڕانەوە ئەکات، خوای گەورە فەرمێ ئودعونی ئەستەجیب لەکوم، دوعا بکەن، نزا بکەن، داوا بکەن، من وەڵامتان ئەدەمەوە. ئازیزانم، خوای گەورە بە عەزەمەتی خۆی، بە گەورەی خۆی، بە جەبەروت و دەسەڵاتی خۆیەوە پێمان دەڵێت دوعا بکەن، داوام لێ بکەن، من وەڵامی نزا و دوعاکانتان ئەدەمەوە. چ کاتێک دوعا بکەین بۆ ئەوەی دوعاکانمان گیرابێ و قبول بێت؟ یەکەمینیان لە ڕۆژی عەرەفە. ئازیزەکانم، ڕۆژی عەرەفە ڕۆژێکی پیرۆزە، ڕۆژێکی مبارەکە، ڕۆژێکی عەزیمە، ڕۆژێکە کەوا خوای گەورە لە حاجیان خۆش ئەبێ و وەلەو کەسانش خۆش ئەبێکەوە حاجیان لەسەر کێوی عەرەفە دوعا و نزا و پاڕانەوەیان بۆکەن. بۆیە ڕەسوڵ الله فەرمی عەلەیهی سەڵات وەسەلام خەیر الدوعا دوعای یەومی عەرەفە، باشترین و چاکترین دوعا دوعای ڕۆژی عەرەفەیە کە ئینسان دوعای تێدا بکات. دووەمینیان هەروەها مانگی پیرۆزی ڕەمەزان. مانگی ڕەمەزان هەموو کاتەکانی پیرۆزە، هەموو کاتەکانی مبارەکە کە ئینسان دوعا و نزا و پاڕانەوەی تیا بکات. ئەگە تەمەشای ئایەتی سیام بکەین کە خوای گەورە ڕۆژومان لەسەر فەرزەکات، يا أيها الذين آمنوا كتب عليكم الصيام كما كتب على الذين من قبلكم لعلكم تتقون أياما معدودات هتا كوتايكي لنهاية وآتانا تشي فرمي وإذا سألك عبادي عني فإني قريب أجيب دعوة الداعي إذا دعان فليستجيبوا لي وليؤمنوا بي لعلهم يرشدون. يا محمد عليه الصلاة والسلام، اگر بندكانم وإذا سألك عبادي عني، اگر هاتو پرسیاری خوای گەورەتان کرد، الله سبحانه وتعالى تان کرد، خوای گەورە چیە فەرمێ؟ فإني قريب، من لێیانەوە نێزگم، أجيب دعوة الداعي إذا دعان. هەر نزا و پاڕانەوەیەکت هەیە، هەر پێداویستیەکت هەیە، هەر دوعایەکت هەیە، هەر داوایەکت هەیە لە خوای گەورە بکە. هەموو کاتەکانی ڕەمەزان پیرۆزە ئازیزەکانم، هەموو کاتەکانی مبارەکە کە ئینسان بتوانێت دوعا و نزا و پاڕانەوەی تیا بکات. بەیانی هەڵەسی لە شەو ئەڵێی، لە نیمەڕۆ ئەڵێی، لە عەسر ئەڵێی، لە مەغریب ئەڵێی، لە عیشا ئەڵێی، لە نیوە شەو ئەڵێی، هەر کاتێک لە ناو مانگی ڕەمەزان تۆ دوعاکەی، دوعات قبوڵە و دوعا مستەجابە و کات و سادێکی پیرۆزە. سێمینیان ڕۆژی جومعە. ئازیزەکانم، ڕۆژی جومعە تایبەتمەندی خۆی هەیە لە هەفتەکانایە. ئینسان پێویستە لە ڕۆژی جومعەدا دوعا و نزا و پاڕانەوە زۆر بکات. بەداخەوە ئێمە زۆر جار دەبینی لە ڕۆژی جومعە ئاگامان لە کاتەکانی نییە. بۆیە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام کە فەرمێ ئەفضەل الئەیام یەوم الجومعە، باشترین ڕۆژەکان ڕۆژی جومعەیە. ڕۆژێکی پیرۆزە برا ئازیزانم، خوشکانی ئیماندارم، مسلمانان لە هەر شوێنێکدا جۆتان لە ئێمەیە، بینەر و بیسەری ئێمەن، ئاگداری ڕۆژی جومعە بن، دوعا و نزا و پاڕانەوەی زۆر تێدا بکەن. ئەو کاتەی کەوا خەتیب
بەسەر منبەریەکەوێ مامۆستای ئاینی کاچێتە سەر منبەری ئەو کاتە دوعا بکە دوعا قبوڵە. لە بینی دانیشتنی خوتبە کە مامۆستا خوتبەی یەکەم تەواوەکە دانیشێ بۆ خوتبەی دووەم ئیستیراحای پێ ئەوترێ لەو کاتە دوعا بکە دوعا قبوڵە. و هەروەها لە دوای نوێژی عەسر تاکو و مەغریب دوعا بکە دوعا قبوڵە. بە تایبەت سەعاتی ئەخیری ڕۆژی جومعە ئازیزەکانم، سەعاتی کۆتایی ڕۆژی جومعە دوعا بکە دوعا قبوڵە. سەلەفی ساڵحانی پێشینانمان ڕەحمەت و ڕەزای خوای گەورەیان لێبێت لە نوێژی عەسرەوە دەهاتنە مزگەوت نەئەگەڕانەوە بۆ ماڵەوە هەتاکو نوێژی عیشا و هەندێکیان هەتا نوێژی مەغریب. بۆ ئەیان فەرموو لەو کاتە سەعاتێکی تێیە ئەو سەعاتە دوعا قبوڵە و ئیستیجابە هەیە، بۆیە ئێمە بەردەوام دوعاکەین بۆ ئەوەی خوای گەورە دوعا و نزاکانمان قبوڵ بکات. بۆیە ئازیزانم هەوڵ بدەن ڕۆژی جومعە بە بایغی پێ بدەن، ئاگداری بن. و هەروەها لە فەرمودەی صحیحە هاتووە یوم الجمعە خەلق الله ئادەم، لە ڕۆژی جومعەیە خوای گەورە ئادەمی دروست کرد و دەخەلە الجەنە و لە ڕۆژی جومعەیە خوای گەورە کردیە ناو بەهەشت وغفر الله له يوم الجمعة و لە هەر ڕۆژی جومعەیە بوو کاتێک کە لە بەهەشتا دەرکرا نزا و پارانەوەی کرد زیاتر لە 40 ساڵ خوای گەورە ئادەمی لە بەهەشتا دوور خستەوە، نزا و دوعا و پارانەوەی کرد لە ڕۆژی جومعەیە خوای گەورە دوعاکەی ئادەمی قبول کرد. و لە ڕۆژی جومعەشا قیامەت هەڵەسێ ئازیزەکانم، لە ڕۆژی جومعەیە قیامەت هەڵەسێ. بۆیە ئێمە دەبێت زۆر ئاگداری ڕۆژی جومعە بین. بۆیە وەکو باسمان کرد سەلەفی ساڵحانی پێشینانمان زۆر بایغیاندا بوو بە ڕۆژی جومعە. کاتێکی ترکەوە پیرۆزە ئینسان دوعا و نزا و پارانەوەی تێدا بکە کاتی سحورە کە ئێستا الحەمدولیلا لە ناو مانگی ڕەمەزانین خەڵکانێکی زۆر هەڵەسن بۆ پاشێ و بۆ سحور ئەو کاتە نزا و پارانەوە بکە دوعا قبوڵە، دوعا قبوڵە. بۆیە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام فەرمێتە سەحەروا فەئینە فی السحوری بەرەکە، پاشێو بکەن لەبەر ئەوەی بەرەکەت لە پاشێوایە. ئازیزانم بەرنامەکەمان ڕاستەوخۆیە، هەر بە ڕێزێک پرسیار و پێشنیارێکی دەتوانێت پەیوەندی کا لەسەر ئەو ژمارانەی کە لەسەر شاشەکەیە و هەروەها ڕاستەوخۆ لە خزمەتتانین لە تۆڕە کۆمەڵایەتیەکان لە کەرکووک سەتەلایت چەناڵ و هەروەها لە کەرکووک FM. بۆیە خۆشەویستانم بە تایبەت سێ شەوی ئەخیری شەو ثلث الأخير من الليل، سێ بەشی ئەخیری شەو دوعا قبوڵە. لەو کاتەدا ئینسان دوعا بکە لەبەرەوەی کاتێکی پیرۆزە، کاتێکی مبارەکە. چۆن بتوانین سێ شەوی ئەخیر بدۆزینەوە؟ چۆن بتوانین سێ شەوی ئەخیر بدۆزینەوە؟ بانگی مەغریب سەعات چەندەدا بەڕێزەکانم؟ تقریبا سەعات 4:26 بڵێ 4:30 بانگەدا. بانگی بەیانیش بڵێ عەفوەن مەغریبان سەعات 6:26 بانگی مەغریبەدا بڵێ 6:30، بەیانیانش سەعات 4:30 بڵێ بانگی بەیانی ئەدا. ئەگەر حسابی بکەین لە سەعات 6:30 ئێوارە بۆ 4:30 بەیانی 10 سەعاتی ڕێکەکە، 10 سەعاتی ڕێکەکە. تو ئەو سەعاتە تەقسیمی سێ بکە تقریبا ئەکاتە سەعات 3 چارەکەم دەور 3 چارەک، ئەو کاتە ئەبێتە سێ شەوی ئەخیر ئازیەکان ثلث الأخير من الليل، پیرۆسترین کاتەکانی شەوە کە ئینسان دوعا و نزا و پارانەوە بکات. چکە خوای گەورە بە عەزەمەت و دەسەڵاتی خۆی دێتە ئاسمانی دنیا و ئەفەرمێ ئەی بەندەکانم، ئەی ئیمرۆڤەکان، ئەی خەڵکینە، ئەی ئافرەتان، ئەی گەنجان، ئەی ئەختیارەکان، ئەم کاتە کاتی قبولبوونی دوعایە، چ داوایەکت هەیە لە خوای گەورە دوعا بکە و بپاڕێەوە. من سەیرم دێ بەداخەوە خەڵکی لەو کاتەدا ئەبینی هەتان نێزک نوێژی بەیانی ئەمێنینەوەی ترچی بە دیار تۆڕە کۆمەڵایەتیەکان بێ، بە دیار تەلەڤیزیۆن بێ، بە دیار مسەلسەلات و مدەبلەجات بێ کە جێی داخە ئەو فەزڵ و گەورەیەمان لە دەستداوە و ئاگداری نین. کاکامەرانمان لەگەڵە لە هەولێرە و فەرموو کاکامەران. وعەلەیکم ئەسەلام برای بەڕێزم. بەڕێزی مامۆستا هەواڵ باش ئینشاءڵڵا. خوای گەورە سەلامەتت کا یا ڕەبی. مامۆستا پرسیارەکەی من ئەوە بوو بەیانیان کە لە مزگەوت دەمینێنەوە نوێژی بەیانی. بەڵێ. هەندێک کەس دەڵێن ئەگەر قسەی تێدا بکەیت ئەوە بەتاڵە بێتەوە بۆ قاز ناکرێت، بۆ تەژمار ناکرێت. قسەی چی بکەی کاکامەران؟ یعنی گفتگۆ بکەن لەگەڵ ڕەفیقەکە لە ناو مزگەوتە یاخود پرسیارێک قسەیە. کاکامەران خۆی ئێمە تەمەشای فەرمودەکەی پێغەمبەری خوا بکەین سەڵڵاهو عەلەیهی وسەلەم. ئەفەرمێ ئەو کەسەی کە ئەمێنێتەوە لە پێناوی خوا، تەنها لە پێناوی خوا بۆ ڕەزابوونی خوا، باسی تیجارەت و دنیا و ئەمانەی نەکا، تەنها بوو ئەیتر ئەگەر بەس دانشە بەس باسی دنیا مەکە، دابنشە تۆ کە هەتا خۆر دەرەچێ و نوێژی دوحا توێشتەنگاوەکەی
وەکو وایە کە عەمرەیەکت کردبێ پێغەمبەری خوا 3 جارە فەرمێ تامە یعنی عەمرەیەکی تەواو یعنی جەنابەت مادام ماندوو ئەبی و ئەمێنیتەوە هەتا ئەو کاتە بەڕاستی پێویست ناکا باسی دنیا بکەی هەمووی ئەوە ناڵێن بۆت قبول نابێ بەڵام لە ئەجر و پاداشتی مانەوەت بێبەشە بی ئاز دەکەم ئەجر و پاداشتەکەت لێ کەمە کاتەوە بەڵێ بوورە ئەبەنی خۆمانە دەبینی پرسیارێک دەکرێت پرسیارەکەتان چییە کایکەنێەوە ئەگەر بابەتەکەتان کاکامەران ئەگەر بابەتەکەتان دینی بێ و باسی دنیا نەبێ و باسی کڕین و فرۆشتن نەبێ و باسی سیاست کە ئێستا بەداخەوە بۆتە سەرژاری ڕۆژانەمان لە ناو مزگەوتەکان ئەگەر ئەوانە نەبێ ئینشاڵا کێشێنێ بتوان ئامۆژگاری یەک بکەن بتوان قسەی خێر بۆ یەکتریکەن بتوانن مەقسەد کێشەیەکەیە چارەی ڕێگایەکی بۆ دا بدۆزنەوە ئەو ئاساییە بەڵام گوتم ئەگەر باسی دنیا و معاملات و تیجارەت و شتێک کە لە نیتاقی شەرع دەرچێتە دەرەوە لە ئەجر و پاداشتەکەتان کەمە کاتەوە ئەگەرنا من پێم غەدرە بەڕاستی جەنابتانە کە ئەوەندە ئەمێننەوە خۆتان ماندووەکەن بۆ ئەجرە گەورەی لەدەست بۆ ئەجرەکەت لێکەم کاتەوە هەوڵ بدە باسی دنیا و تیجارەت مەکە برای عەزیزم خوای گەورە سەلامەتت کە خوای گەورە تاعەت و عیبادەتتان لێ قبوڵ کە ئینشاءالله بۆیە بەڕێزانم لە کاتی سحورە ئینسان دوعا بکە قبوڵە بە تایبەت سێ شەوی ئەخیر کە خوای گەورە بە عەزەمەت و دەسەڵاتی خۆی دێتە ئاسمانی دنیا پێمان دەڵێت چی داوایەکت هەیە چی پێداویستیەکت هەیە چی کارێکت هەیە چی شتێک لە دڵتا هەیە داوا بکە خوای گەورە قبوڵیەکە ئازیزەکەم یعنی تو ئێمە ئەگەر کەسێک لە دنیاە کەسێکی باڵادەست کەسێکی دەوڵەمەند بانگمان بکات پێمان بڵێ کاکە وەرە فڵان کەس چیت هەیە بۆت بکەم تخوا چیڵێ لێ وەرە تەعینم بکە وەرە شەهادەم مەیە وەرە سیارەم بدەرێ خانوم بدەرێ عەرزم بدەرێ ڕاتبێکم بۆ ببڕەوە هەموو شتەکانی دنیامان هەیە ئەیەڵین لە لای کەسێک کە لە دنیادا شتێکی کەمی بەدەستەوەی بۆ ئەوی بۆمان جێبەجێ بکات ئەی باشە خوای گەورە بە عەزەمەت و دەسەڵاتی خۆی کە مدەبیری ئەم کەونەیە خالقی ئەرز و ئاسمانە خالقی هەموو شتێکە هەموو شتێک بەدەست ئەوەیە خوا بە عەزەمەتی خۆی بێتە ئاسمانی دنیا و بانگمان بکات ئێمە لە بن جێگا هەڵنەسین ئەمە زوڵم نییە ئاز دەکەم خوای گەورە بانگمان بکا و جواب نەدەینەوە ئەمە کارە ساد نییە بەداخەوە ئەمڕۆ هەمومان پێویستیمان بەوەیە دوعا و نزا و پارانەوەکەین بە تایبەت کە ئێستا ڕەمەزانە زۆرێکمان ناخەوین هەوڵ بدەین بە تاعەت و عیبادەت بەسەری بەرین دوعا و نزاکانمان بکەین بۆ ئەوەی خوای گەورە دوعاکانمان قبول بکات و هەروەها برا بەڕێزەکانم خوشکان و ئیمانداران کاتێکی ترکەوە ئینسان دوعای تێدا بکە کە پیرۆزە ئەوەیەکەوە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام بە هەمان شێوە ئاماژەی کردووە بەو ئایەتە کە کاتی بەرە بەیان وبالأسحار هم يستغفرون خوای گەورە فەرمێ ئەوانە کۆمەڵە کەسێکن لە بەرە بەیانە لە کاتی سحورا بەردەوام استیغفار و تەوبە و نزاکەن کاک ئیبراهیمان لەگەڵ لە کەلارەوە فەرموو کاک ئیبراهیم گیان مامۆستا السلام علیکم وعليكم السلام ورحمة الله وبركاته كاك إبراهيم مامۆستا گیان والله سوالێکم بوو فرموا موفق يا ربي پارە چەند ملیۆن زەکاتی ئەکەوێ کاک ئیبراهیم جان وەکو ئەوەی کە ئێستا سوپاس بۆ خوا لە زنەی فتوا بەعام لە کوردستان و لە کەرکوک و لە عێراق بەعام یعنی هین کراوە اتفاق کراوە لە 2,100,000 هەبێ لە ماڵەوە خەوتبێ ئەو پارەیان لە ناو ئیش بێت ئەوە زەکاتی تایە لە 2,100,000 لە کولی ملیۆنێک 25,000 زەکاتی تایە قوربان کاک ئیبراهیم گیان مالا گوێ لە قسەکانت مامۆستا گیان لە 2,100,000 زەکاتی تایە لە کولی ملیۆنێک 25,000 زەکاتە قوربان بانتر مثلا لە پێنج و ئەمانە ئەخەیتر تۆ حسابەکەی لە کولی ملیۆنێک بۆ لە مناگە ملیۆنێک بوو 25 2 ملیۆن 50 3 ملیۆن 75 4 ملیۆن ئەبێتە 100,000 بوویە 5 ملیۆن ئەبێتە 125,000 یعنی لە کولی ملیۆنێک تۆ 25,000 زەکاتەکەی بێ دەرکەی باشە موفق یا ربی مامۆستا گیان چاود ماچەکەم لێرەوە ڕێز و سڵاو و خۆشەویستیم هەیە بۆ خەڵکی بە شەرەفی کەلار چاود ماچەکەم کاک ئیبراهیم گیان خوای گەورە بتان پارێزێ لە دەرد و بەڵاو موسیبەت بە دوور بن ئینشاءالله چاوەکەی من بۆیە خۆشەویستانم کاتێکی ترکەوە ئینسان دوعای تێدا بکە پیرۆز و مبارەکە لە کاتی بارانبارین لە کاتی بارانبارین
دوعا قبوڵە هەوڵ بدەین ئەو کاتانی کە باران ئەبارێت وارد بووە لە پێغەمبەری خوا و عەلەیهی سەڵات وەسەلام لەو کاتانە ئەهاتە دەرەوە باران لێی ئەدا و نزا و دوعا و پارانەوەیە کرد لە خوای گەورە جا بۆیە لەو کاتەیە دوعا بکەن ئەگەر تۆ نایتە دەرەوە ناڵێن بڕۆ بەربارانەکە بەڵام لە ماڵەکەی خۆت لە دوکانەکەت لە دایرەکەت ئەو کاتانی کەوا باران ئەبارێ با دەست بە دوعا بین و نزا و پارانەوەکەین بەڵام بەداخەوە ئێمە ئەبینی بە چیوە مەشغوڵە بین بە سێلڤی گرتنەوە وەڵا لە فلانە شوێنەوە باران باری نەخێر با دوعا و نزا و پارانەوەکەین ئەو بارانە ببێتە ڕەحمەت بۆمان نەوەکو ببێتە غەزەب خوای گەورە بیکاتە ڕەحمەت بۆ هەموو لایەکمان لە کاتی نوێژ براکانم خوشکە خەجیجەمان لەگەڵ لە کەرکووکە فەرموو السلام عليكم وعليكم السلام ورحمة الله دايجان مامۆستا گەپارە لە قەرزا بێ زەکاتی لێ ئەکەوێ یان لێ ناکەوێ پارەکەت ئەداتەوە ئەو کەسە ئەیداتەوە بەڵام نادیارە نازانم کەی خوشکی بەڕێزم دایجان ئەمە بۆ جەنابت و بۆ هەمووی ئەو کەسانی کەوا بینەرمان ئەگەر پارەیەک کابرا قەرشچۆر بوو ڕای کردووە خۆی شاردووەتەوە تەواو تۆ بێ ئومێد بوویتە لەو پارێ ناداتەوە ئیتر ئەگەر خوای گەورە ساهلی کا بداتەوە ئەگەر نا تەواو یعنی وەگەڵی وەک ئەوە وایە کە تۆ ئەو پارەی لە زمەتی تۆ نەماوفرەت داوەتە دەریایەکەوە ئەو حاڵەتە زەکاتی نادەی بەڵام ئەگەر کەسەکە دیارە کەسەکە ئاگداری ئەیبینی کەسی خۆتە برادەرتە ڕەفیقتە بەڵام ئەم دەقەیە بەدەستیەوە نییە 100% ئەزانی ئەداتەوە ئیتر مانگێک کە دوانترە ئەداتەوە ئەبێ ئەوە زەکاتەکەی دەرکەی دایژیان نەنە ئەیداتەوە بەس ئێستا ماڵەکەی نافرۆشرێ پارەکە لەوەیە گیر بووە جاوتم زەکاتی لەسەرە بەڵێ بەڵێ لەو حاڵەتە زەکاتی لەسەرەوە بێ زەکاتەکەی دەرکەی بەڵێ پرسیارتر دەیە دایجان نەمامۆستا دەی خوای گەورە بتپارێزە یا ڕەبی جا بۆیە لە کاتی نوێش دوعا قبوڵە ئازیزەکانم لە کاتی نوێش دوعا قبوڵە بە تایبەت لە کاتی بانگ و قامەت لە کاتی بانگ و قامەت دوعا زۆر بکەن دوعا قبوڵە ئازیزانم بەداخەوە ئێمە ئەبینی بە قسەکردنەوە بە باسی دنیاوە مەشغوڵە بین لە مزگەوت کەسێ دێتە تەکمانەوە ڕێک خەریکی دەمەتەقی و قسەکردنین یعنی بەداخەوە ئەم دیاردەیە زۆر بووە لە مزگەوتەکان وەکو کامەران بزانێ سوبحان الله ئێمە لە مزگەوت یعنی ئەو کاتە کاتی قبوڵبوونی دوعایە تۆ بەرەو خۆر هەڵات دەرەچیان خۆر ئاوابوون نییە خۆڵ هەڵات هاتنە واتە خۆر دەرەچێ ئەو کاتە تۆ لە مزگەوتی لە ماڵی خوای دانیشتوویتە خوای گەورە مەلائیکەتی لە دەورت ئاڵاندووە کە ناو عیبادەت و اعتیکافت کردووە بۆی ئەو ئەجرە گەورە لە دەست خۆت نەدەی یعنی پێویستە تۆ لەو کاتانە دوعا و نزا و پارانەوەکەی نەوەکو خۆمان بە قسەکردن مەشغوڵکەین کە بەداخەوەش لە بینی بانگ و قامەت کە ئێمە زۆر جار لە مزگەوتەکان شاو گرفتەمان هەیە خەڵکی دەبینی خەریکی دەمەتەقی و قسەکردنە بەڵام دەبینی ئەو دەدەقەی کە دیاری کراوەیان چارەگێکە هەتاکوم قامەتەکرێ پیرۆستترین کاتە ئەو کاتەش دوعا و نزا و پارانەوە بکەن بۆیە خوشکە ڕابعەمان لەگەڵ لە کەرکووکەوە فەرموو السلام عليكم وعليك السلام ورحمة الله خوشکی بەڕێزم کەسێک لە خارج بێ کەسێ لە چی بێ کەسێک لە خارج بێ بەڵێ بەڵێ برن بە ئەوێ سەرفتە بدا ئایا لێ بەپارەی ئەوێ بیدایان بەپارەی ئێرە خوشکی بەڕێزم ئەبێ ئەو کەسەیە کە میشت لەوێ مزگەوت هەیە مؤسساتی دینی هەیە بێ پرسیار بکە بزانێ زەکات لەوێ سەرفترە یان فدیە ئەبێ بزانێت چەندێکە چکە لەگەڵ ئێمە جیاوازی هەیە بۆنم لە لای ئێمە 2000 لەوانەیە لای ئەوان مەقسەدەگە لە وڵاتە ئەوروپیەکان بێ جار وایە ئەگەر بە پاوەنە نازانم بە دۆلارە بە یۆرۆیە ئەبێ لەوێت تاکید کاتەوە بۆ لەمنە 5 یۆرۆیە یان 10 یۆرۆیە ئەبێت تەلەفۆنەکە بۆ بەڕێستان 10 یۆرۆ چەنەکە ئێوە ئەتوانن لێرە بە پارەی تەبع بۆی بدەن ئابێ بە قیاسی ئەو وڵاتی خۆی بیکاکەوە لەوێ ئەژێ فەرموو پرسیاری دووەمم ئەوەیە مامەسا من خزمەتکاری مزگەوت خاوێنەکەم و خزمەتێکەم و ئیتر ئەوها حەدیث لە تەلەڤیزۆن لەبەر یەکەم و بۆ جەماعەتەکە باسیەکەم و ئیتر ژین برێنە لا إله إلا أنت سبحانك وآية السبع كم وبصرا توزيع كم وفير يعني كم أهابي خن بويا شرح كم وآية من خير مقاتي إن شاء الله والله بتأكيد دا خوشكي برزم لبرو تو كاركي خيركي پیغمبری خوا فرمووی بلغوا عنی ولو آیە ئەگەر یەک ئاەتێکش لە هەر مامۆستایەک لە هەر شوێنێکا جۆت لێبوو ئەتوانی بڕۆی لەوێ کۆمەڵە خەڵکێک نەزانە یاخود علمی پێ نییە یاخود نەشارەزایە
کارێکی پیرۆزە بەڵام هەوڵ دەشتەکانت بە شارەزایانە بکە یعنی بپرسە بە وردی نەک من کەرتە ڤیدۆیەک لە فەیسبوک یان لە شوێنێک جۆم لێ بێ ڕێک بێم ئەوە نەقڵکەم بێ ئەوەی بزانم ئەم مامۆستایە لە سەرەتاکە چی وتووە لە کۆتایەکە چی وتووە ئایشتەکانت بە تاکید بوو دەستت خۆش بێ لە هەر شوێنێکا بووی قسەی خێر خۆت بکە و ئامۆژگاری خەڵکیکە نەکە لە ناو مزگەوت لە میوانیە لە تەعزیە لە خوازبێنیە لە هەر شوێنێکایە کەسێکت بینی ئەتوانی جەنابەت قسەی خێری بۆ بکە ئینشاءالله ئەوە باشترین و کە پیرۆسەرین کارەکە ئەنجامی بدەیت لەگەڵ من دەڕم سەلێ ڕەمەزانی ئەکەم مامۆستا لە مزگەوتەکەی خۆمان دەستت خۆش بێ خوای گەورە موفقت کا و کارێ پیرۆز و خوالت قبول کە دەستماتەکەم مامۆستا ئەستەغفر الله خوشکی من سەرفراز بی ئینشاءالله خوشکە فاتیمەمان لەگەڵە کە ئەمش کۆتا پەیوەندیە ڕاستی کاتی بەرنامەکەمان بەرەو کۆتایەوەڕوە فەرموو خوشکە فاتیمە السلام عليكم مامۆستا گیان لە سەید سادقەوە لەگەڵمانەوە وعەلەیکم السەلام وەرەحمەتوڵڵاهی وبەرەکاتوه خوشکی من فەرموو زۆر سپاس مامۆستا گیان وەڵی مامۆستا گیان من هەر ئەمانەوێت دوعای خێرمان بۆ بکەیت نەخۆشتان هەیە دادا وەڵی دایک و باوکم نەخۆشن و ئەنجا برایەکیشم لە دەرەوەی وڵاتە بەشکم دوعای خێری بۆ بکەی ئینشەڵڵا خوای گەورە کار ئەلێرەوە بە زبانی ڕۆژوو لەم کاتە پیرۆزەیە لەم شوێنە مبارەکە داواکەین لە ئەڵڵا بۆ خاتری ناوە جوانەکانی ئەلێن یا ڕەبی خوایە ئەم خوشکەمان دڵی خۆشکەی بە دایکی بە باوکی بە براکەی لە دەرد و بەڵام موسیبەت بە دووریانکەی و هەموو ئەو کەسانەشی کەوا کێشە و گرفتیان هەیە دوعای خێریان بۆ ئەکەین خوای گەورە هەموو لایەکمان لە دەرد و بەڵام موسیبەت بە دوورکە ئینشاءالله خوای گەورە خۆشی و بەختەوەری بەسەر دڵ و دەرونی جەنابت و هەموو ئەو مسلمانانەی کەوا بینەرمانن خوای گەورە بەسەر هەموو لایەکا بیبارێنێ و لە دەرد و بەڵام موسیبەت بە دوور بن خوشکەکەم ئینشاءالله ئامین ئینشەڵڵا مامۆستا گیان دەستی چاو خۆش بۆ خوا پاداشکە باتەوە خوای گەورە جەنابت و خەڵکی سەی سادق هەموو لایەکتان پارێزراو بکە و هەر لە خۆشییا بن خوشکەکەم ئامین ئینشەڵڵا دەخوا حافیزی بێ خوا ئاگادارت بێ خۆشەویستان و بەڕێزانم پێمان خۆش بوو زیاتر لە گەڵ ئێوەدا بەردەوام بین بەڵام کاتی بەرنامەکەمان بەرەو کۆتایی هات لێرەوە داواکەین لە خوای گەورە بۆ خاتری ناوە جوانەکانی ئەڵێن یا ڕەحمان یا ڕەحیم یا جەلیل یا جەبار یا کەریم و یا ئەڵڵا یا ئەڵڵا یا ئەڵڵا بە ڕەحمەتی خۆش شیفای نەخۆشەکانمان بدەی ئەو کەسانەی کەوا نەخۆشن یا ڕەبی خوایە شیفایان بدەی یا ڕەبی خوایەوەی قەردارە قەردەکەی بۆ دەفع بکەی یا ڕەبی خوایە بۆ خاتری عەزەمەتی خۆت ئەوەی مناڵی نییە مناڵی پێ بدەی ئەوەی داوتە پێی بۆی ساڵح بکەی یا ڕەبی خوایە هەر کەسێ ئیشێکی لە دەست عاسی بووە بۆ خاتری ئیسمی عەزەمەت بۆی ئاسان بکەیت و یارمەتی دەریبی یا ڕەبی خوایە هەر کەسێ غەم و پەژارەیەکی بەسەرا هاتووە بەختەوەر و دڵخۆشی کە یا ئەڵڵا یا ڕەبی خوایە هەر کەسێ لە ژیانە تووشی ناڕەحەتی بووە بۆ خاتری ناوی تەوابت بۆ خاتری ناوی وەهابت بۆ خاتری ناوی ڕەحمانت ڕەحمی پێ بکەی لەو ناڕەحەتی و ناخۆشیە ڕزگاری کەی یا ئەڵڵا یا ڕەبی خوایە مناڵەکانمان ساڵح بکەی خوایە کوردستانمان پارێزراو بکەی خوایە لەم قاتی و نەهامەتی و ناخۆشی و ناڕەحەتی و نەبوونی ڕزگارمان بکەی هەر کەسێ خێر و چاکەی بۆ ئەم وڵاتەمان خوایە خێر و چاکە بێنیتە سەرڕێی هەر کەسێ خراپە و دووبەرەکانی و تەفریقە و ئاژا و ئاشوو بێ خوایە هیدایەتی بدەی ئەگەر مستحقی هیدایەت نییە یا ڕەبی خوایە لە کۆڵمانی کەیتەوە پەروەردگارە لە کۆتا دوعامان داوات لێ ئەکەی نوێژ و تاعەت و عیبادەتی ڕەمەزانمان لێ قبول بکەی تا دیدار و ئەڵقە و بەرنامەیەکتر بەخوای گەورەتان ئەسپێرین وەسەلام عەلەیکم وەڕەحمەتوڵڵاهی وبەرەکاتوه